نهاجی بەرەخۆت مەجەمە بەرزان حسێن ئەندامێ پەدەکەسێ کو بە بێتەرژ سەد ڕۆژی بوو هاتوو بنچاوکردن و ئیرۆ سربەست هاتە بەردان کاک بەرزان دەستپێکەدا پیرۆزباهیە دەتکەم پیرۆزباهیە سربەست بەردانێ بێگومان توازم تێژمن و تەمەشەوانە بدێ خویاکردن شەفا کوون هاتنە بنچاوکردن دەما کوهن چوون یەکە دوان چ ژوارە گوتن سەدەم چ بوون کوهن بنچاوکردن کەرەمکە بله زنار ایوار باش دەستپێکی سپاسیا هەمی میدیاکار و ڕۆژنەمەوان و کەسێن و مژول میدیایە جڤاکی دە چیش چاڵکوانە و کەسێن و بوونە پشتگێر ژمەرە ڕۆژە یەکەمین و و ئەم هاتنە گرتن تا ئیرۆ ڕۆژ و نەخاسم ڕاگەاندنا کوردی بەکرانی خۆڤە نمونە وەکو ئارک و ڕوودا و هەن ئەکرانین دیژی ئەز سەبارەتی پرس هاتە کاکزرار ڕۆژە هەفتەهێ تەموزێدا مەها هەفتان ئێواری پشتی دەم ژمێر دۆزدەهێ ئێواری سێ تڕمبێلی ئێن داگرتی ژێ ئەندامن ئاساییشێ و ئێن عملیاتە دەرباسی مالێ بوون و هاتن ئەز گرتم بێک و استدعایم دەبێژن طلبك يعني ديان داخوازەکە و ئەم وەرنە داخوازکردن لێ دادەگەهێ یان برنگێکی یاسایی و ئەم هەرن لیکۆلینێ مەرە بکەیان تشتێکدی ڕاستیجی ئەونا بووجهێ مخابنیە لێ جەمە و بوو وەکو مەتەرسیکێکی بڕاستی جەمە وەکو ماڵباتێ وەکو تاخەکو ئەم تێدا دژینجی بڕاستیژ نەبشی وایەکی شارستانی بوو بڕاستی ئەو دەبوو جهێ پرسێژی ینی بچم بۆ چ ڤیرەنگی و تاکو لیکۆلینان دەژیمە من وەکو پشنیار کرد لەسەروان کەسن و لیکۆلین دکردن بۆچێ ڤیرەنگی ڤیشی وای وەرێ دانوستاندن بۆچێ نەوێ داواکردن و کەس هەرن جموانە بۆی چێ vê مەترسیها چێ بکەن ماڵباتادا پرژێ دوورا دەراک و ئەملێ ینی بلکی نەگرێ دای بێ مژار ئەز بێژم چاوە ینی پێشوازیامە هاتەکردن بە داخوازێمە حەمید هاتە پێکاندن یان نۆ ئەو ڤەرنادا براسیژی هاتە پێکاتن دوێ یا براسیژی و ئەم سەر ینی ئەس vێکێریکێ تا vێکێریکێژی ئەس گەشتبین بوون و ڕۆژی خۆشوێل پێشیا کەسن ڕۆژاوای کوردستانی بوون و ئەو کەسن ئەم دبێژن سەجان ئێلپش دەبێ دەری و خەمگین بوون و ئەم سێ کەس یەک ئان دۆژمە ڕۆژنەمەوان بوون ئێدی یێ سەرکرداتیان پەدەکەسێ بوون و هەمان وەختیدا ئەز ئەندامێ پەدەکەسێمەژی ینی و وەرنەگرتن ئەگەرێکێدا ئەو ئەگەر نەگرێدایی بێ ڕۆژاوای کوردستانی و گرێدایی بێ بناکوکیین سیاسی و کودنابینا دهێزن مەزندا هون گرتن بنچاوکردن تحقیق وەرە هاتەکردن ینی ژوەرە دانەخویاکردن کوش بەر چون گرتنە تۆمەتاوە چییە؟ نەخێر زنار دەستپێکێدا دەماکو ئەم گەشتنەوێ دەرێ وەکو سیڤە مە هاتنستاندن پاشرا بهتر لیکۆلین جارجاران بمرد هاتکردن باین دیرەژی جارجاران نەدهاتکردن لێ وەکو مە وەکو شرۆڤەکردنا مەژێ ڕەوشێرە جارجاران ئەم پێت فکرین و چ سەدەم بێم هاتنە گرتن و مەهەک دەرباس بووە هێلی کۆلین مەرەنە هاتیەکردن ji bo vê tiştê me dicere texmîn kir ku girêdayî bêbelkî bê wan kesên ku hatine girtin lê hewlêrê yanî dûvra carkê melxwe xwe kir me gola qîma me nayê yanî divê ku ji me re bêjin sedem jî çiya şevê dî roja talî ku sed û duwazdeh rojê me derbas bûn ê lîkolînê de ji me re rengekî zelalî daxuyakirin got ببورن لێبورین jî xwest ev nabelkî necihê we jî bê lê bi tenê ez dixwazim em ji we re bêjin ku hevalne me yên rêveberiya xweser çûbûna hewlêrê li hewlêrê hatine girtin sed û duwazdeh roja mane girtî boî vê tiştê jî me hûn sed û duwazdeh roja heştin min pirs kir me got me duho hatiye berdan got na bilkî beriya me hekê hatiye berdan selbest berdan yek û hatî girtin wê derê طبعا تا vêkêrîkê jî sedema girtina wî çi bû em nizanin yanî lê ez dixwazim temamiye tiştî dî jî bêjim zinar ev divê rewşê de divê qunaxê de ev xidmeta kêşedoza Kurd nayê kirin ev xidmeta
وان گفتوگۆ و لیکۆلین یاک و کوچێ دبن چاودێریە دەولەتێن بێدەرێ ینی وەکەت دخیاکردن 112 ڕۆژان نە تۆمەتاوە بزەلالی هاتە گوتن نەهون هاتنە محکەمەکردن ینی لەسەر بناغەکەیان گۆ لەگۆری چی هەساکە مادام هون بنچاوکردن ژۆرە چت گوتن دەوا 112 ڕۆژادا هون چوونە محکەمە ناتشتێک نەخێر زنار تە محکەمە لێ دەرێ نەبوون لیکۆلین من تەنێرە هاتکردن ئەv خۆرتێدی نەدهاتکردن ئەو ژی جارجاران لەسەر و ئەو تێکیلیە منێ ئارکێرا و جارنا راپۆرن یê civakî hene wekû ku hemî zanin û hûn jî zanin ku digihiştnewa li ser wê lîkolîn dihate kirin û pirsên dî jî hebûn pêvegirê dayî dihatin kirin evê dî ji binî pirs wana nehatin kirin ji binî jî yanî lê şevê بەرزان هون ئەندامên پەدەکەسێ کولجەما هون وەکە ڕاهینە هاتبوونەگرتن حتاکو کۆکەت بێژێ هێل هەولێرە سەربەست وەرنە بەردان ئەو ژی هون جێ سەربەستێنە بەردان یعنی کار نابن کە بێژن ڕاهینە لە هاتبوو کرند وردا تماما ولۆ بوو باشە کاک بەرزان وردا عەزەدین مەلا بەریا دەمەک کۆژی بۆرە دە هەمان ڕۆژێک هون هاتنە گرتن ئەو ژی هاتە گرتن لێ ئەو بەریوە سەربەست هاتە بەردان هوندە هەمان زیندانێ دەبوون هەژبەر چێ هونجی وی وەختینە هاتنە سەربەست بەردان مامۆستا عەزەدین بمەرە بوو ئەس باوەرم بەلکی پشتی 19 ڕۆژە مامۆستا عەزەدین سەربەست هاتە بەردان مە تەخمین کرد و پشترە و نهامە پرسیژی ئەو هەڤالن وایە و هاتنە سەربەست بەردان مامۆستا عەزەدین هاتە بەردان ئەف جەمە هەبوو ینی زێدەتری وێنە تشتێکی دی جەمە نەبوو ji ber هەمان ڕۆژێک و لیکۆلین مامۆستا عەزەدین ڕەهات kirin من رێژی هاتە kirin مامۆستا عەزەدین سەربەست هات بەردان ئەس جارێ دیڤەگەڕاندمە مەرجعێ و گوتن گوتێ لێ دەرێ بێ و ئەمان تا تهۆ دەمژمێر 12 ئێڤاری 12 سیارەکێ ئەس گەهاندمە گرکێلەگێ و ئەس نها ئەس لەvê درێمە ئەم نویسنگەها پارتی دموکراتی کوردستانی سووریا لە باژارێ گرکێلەگێ پێشوازیە هەمی میهڤان و کەسوکار و ئەندامن بەرزان دەما کۆهن ئیرۆ سەربەست هاتنە بەردان چ ژوارە هاتە گوتن ژبلی لێبورینەی چ گوتن ژوارە هاتە گوتن یعنی ئەسکانە تشکی دیژمەر نهات گوتن یعنی ئەس بژم بەرکی دەستپێکا گوتنا خۆ دەژی من ئاماژە پێ کرد و بهتر لیکۆلین بمن را هاتکردن ئەو ژی لەسەر پرسیاری واناکێ لەسەر شیوەیەن کار بە ئارکێرا یان کوچاوە ئارک و ئەلمۆم بێ بەگرێدایی بوو زێدەتری وێناکێ ئەڤێدی لیکۆلین بوار نە هاتکردن تەمامی ینی شەوێدی ئەم هەمی سەربەست هاتنە بەردان و ژمە هەر سێکارەژی طبعا هەر یەکی جدا جدا ئەم دیتن لێ پشترا مە هەفتوو دیت ینی مەرەدانیاکردن و بینۆ و ئەمش بەردێلا وان کەسن ئەندامێ وایە و لێ هەولێرێ هاتنە گرتن 112 ڕۆژەما بوو دیزانێدام بەرزان ئەم کارن بژن تاتی ئاگادارکردن ئیدی کوت بانەکەسێ و ئارکێرە کار نەکێ بیرەنگی بوو نا ئەو نانەبوو باش گەلک سپاس ji بۆی بەرزان حسێن بنچاوکریە و ئیرۆ سەربەستاتی بەردان ئەندامێ پارتیا دەموکراتە کوردستان سووریا گەلک سپاس